کامە خۆی لە خۆیەکێکە لە هۆکارەکانی مەترسیەکانی نەخۆشی. دووەم لە هەرێمی کوردستانە 1,300,000 خێزانمان هەیە. ئێمە وەکو ڕێکخراوی خۆمان داتایەک ماوەگرتووە ئەگەر ڕۆژی هەر خێزانێک 2 مەتر سفرەی سەفەری بەکاربێنە کە ئێمە ئامارمانایە لە 170 بۆ 80 زیاتر خەڵک بەداخەوە سفرە بەکارهێنێ. ئامارەکە پێمانەڵێ ڕۆژانە 2,300 کیلۆمەتر تەنها سفرەی سەفەری لە هەرێمی کوردستانە بەکاردەهێنێ. ئەمە بەڕاستی وەکو بەڕێزێکی تر پرسیاری کرد ئایا حکوومەت ناتوانێت لایەنی کەم ڕێکارە یاسایی میدانیەکان یاخود باز مۆکرامە بخاتە سەر ئەو کۆمپانیانی کە ئەو مادانە ماخۆشی دەیان پاڵاوی نایاسایی لە هەرێمی کوردستان هەیە کە ئەمە هۆکارەکانی نەخۆشی شێربەندۆی گەیە و هەڵکردنی بیست بە نایاسایی یەکێکە لەو کۆمپانیانی کە ئێستا لە هەرێمی کوردستانە. پرسیارەکەم بەگشتی ئەوەیە هەرێمی کوردستان ماوەی ماڵێکە بەرنایی ڕووکۆبوونەوەی نێودەوڵەتی دەکاتە سەر ئاسیویان. ئایا ئەم ڕووکۆبوونەوانە چی لە مەترسیەکان یاخود سەرکێچە ژینگەیەکان لە هەرێمی کوردستانە کەم؟ دەست خۆش. پرسیارەکە لە چێ بوو؟ ئاڕاستی چێت دیاریکردنەوەیەتی؟ زۆر باش. دەست خۆش. دواتر خەرەمانتون بێت. دەست خۆشیم هەیە بۆ هەر چوار دکتۆری بەڕێز. وڵی من هەمووان زانین کە بەڕاستی ژیانی ئێمە ژیانی مرۆڤ سەر زەویە تایبەتەن باسی کوردستانی خۆمان دەکەین. هەوا، ئاو، زەوی، سوزان، ژیان بە شێوەیەکی گشتی تەندروستی هەمووی لەبەردەم بەرپرسێکی جددیایە و قسەی هەر چوار دکتۆری بەڕێز زۆر تاکیدیانەوە کردەوە. من پرسیارەکەم ئەوەیە ئایا لە دوای ئەم هەموو کۆنفرانس و توێژینەوانی کەوا جەنابتان باسان کرد و کە ڕۆژانە ئەگرێت و ئاماژەی پێدرێت کەس ناکەن درەنگ بوو بێ بۆ ئەوەی کەوا دەسوفر دێت لەوە بێتە یەکێک لەو توێژینەوانە ئەو پرۆپۆزەڵانە بچێتە بواری جێبەجێکردنەوە پێبەرپرسیە کەمە لەوەی کەوا تا ئێستا ئایا ئەگەر کە دراوە توێژینەوەکان دراوە لایەنی معنی و پەیوەندیدار ئایا ئەوان جێبەجێیان نەکردووە یاخود ئەوەیە فشارێکی بەهێز و بەقووەت لەلایەن ئەکادیمیەکان و ئەوانەی کەوا معنین یاخود بڵێن سپۆرن لەو بوارانە کراوە بۆ ئەوەی کەوا ئێمە ئیتر قسەکانمان بچێتە بواری بەرجەستەکردنەوە ئەو استراتیژەی کە جەنابی کاک دکتۆر عەبدولفەتاح باسی کرد استراتیژێکی تەندروستی کەی ئەم استراتیژە ئەبێتە واقع و یعنی بایتر هەر بەجددی ئێستا بۆ باس و پاسانی جەنابتان کردەکان ئێمە لە بینی خۆمانە وتمانەوەی کەبرد نەجاتی بوو یعنی بۆەوەی تر ئەم قسەیە دووبارە نەکەینەوە ئومێد بە ژیانێکی وەکۆڵە خۆشگوزەران و تەندروست ببینین بۆ خۆمان بۆنەوەکانمان لەگەر خۆشمان بێ بۆنەوەکان یاریکی دەستان خۆش بێ و سپاس بۆ وڵایە پرسیارەکەش هەرکەس جوابایەتەوە من بۆ دەستەکان خۆش بێت زۆر سپاس ئەگەر بکرێت بڕێنی وەڵامی کاتی خۆتان چۆنە چیدام تۆ جواب بێمەوە بە کاتەکەی خۆتان من بێدەگەر ویستان من حازرم لێ یعنی بۆ دانیشم لێدەن بەڵام کاتی خۆتان چۆنە من ڕێزی کاتەکە گرم و زۆر سانەش دوایی ئەتوانین قسەکەین زۆر باش کاک دکتۆر پرسیاری کۆتایی وەربگری بەڵام تەنها پرسیارە وەرەگری تەنها پرسیارە بەلێن خۆرەک زیاتر نەبێت ولی ڕاستیە من کەسی کۆتایی نەبوو پێشتر من دەستم بەرزکردەوە بەس نازانم بۆ ناوەخم نەنووسرا یەکەم شت من لە دوای وتارەکەی جەنابی پارێزگار سەرۆکەرەداخی ڕۆژنامەنووس و پارێزەری ژینگە من لە دوای وتارەکەی جەنابی پارێزگاری سلێمانی هەر بەڕاستی سرم لێ شێوانە ئەمەوە پرسیارەی لێ بکەم یعنی جەنابیان پارێزگاری چ شارێکە؟ پارێزگاری سلێمانیە؟ توانی وەڵام بێتەوە جەنابی سلێمانی ئەوانەی بژار دەبەتوانی هەمویان لە سلێمانی ببینیتەوە بگریتەوە بەڵێ من دانیشتووی شاری سلێمانیم تانجەرۆ یەکێکە لەو ناوچە کارەساتبارانەی نەک تەنها بۆ شاری سلێمانی تەنانەت بۆ خواروی عێراقیش بۆ بە گەورەترین کارەسات کە جەناب و پارێزگاری بازیانێکێکە لەو ناوچانەی کە لە ڕابردووە با قسەکانم تەواو بکەم دوایی با قسەکانم تەواو بکەم دواترە دوانی جەنابەت وەڵامم بیتەوە بازیان لە ڕابردووە کشتتوکاڵی تیاکراوە ئەم ڕۆیکێکە لە ناوچە پیشە سازیەکان وە گەورەترین کارەساتی ژینگەیی لەوێ ڕووەدا ئاوەڕۆی نەخۆشخانەکان بۆچی شوێنێکە ڕوە من ئەمەوێت لە جەنابی کاک دکتۆر بپرسم ئەگەر کاک دکتۆر حتمەن وەڵامم باتەوە ئەو پاشە ڕۆیک ئەو با بڵێین موادە کیمیاویانەی کە لە ناو نەخۆشخانە هیوا ئەگیرێتەوە دواتر من ئەڵم زانیاریم هەیە و دووە دڵنیام ئەوشتوانمەوەش بسەلمێنم کە دەڕواتە ناو لقی تانجەرۆ بەڵام ئایا ئەمانە لە ڕووی کیمیاییەوە هیچ جۆرە کاریگەرێکی بۆ ژینگەی ئاوەکان هەیە و یاخود خەڵک تووشی نەخۆشیەکان
و هەروەها ئەمەوە پرسیارە لە جەنابی پارێزگار بکەم پاشەڕۆ ئەمە هەمووی پرسیارە و زانیاری پرسیارەکەم پاشەڕۆی پزیشکیەکان بۆ کوێ ئەڕوات چی لێ ئەکرێت چونکە ئەوەی جەنابی پارێزگار وتی وەکەوەی کە سلێمانی وەکەوەی کە جەنابیان پارێزگاری یەکێک لە شارەکانی ئەوروپا بێت نەک ئەوەی کە سلێمانی بێت بەڵێ پرسیارەکەم ئەوەی بۆ جەنابی پارێزگار پاشەڕۆ پزیشکیەکانی شاری سلێمانی بۆ کوێ ئەڕوات هەمووی ماوەی مانگێک و دوو ڕۆژە هەموو شاری دەربەنی خان لەسەر جادەن جەنابی پارێزگار وەکو پارێزگاری سلێمانی بەڵێ پرسیاری ئەوەکەم بەڵێ ئاراستی ئەویەکەم چکۆ دەڵێ هیچ کێشەیەک نییە دەڵێ ئاوەکە پاکە دەڵێ هەموو هیچ مشکلێک نییە ماوەی مانگێک و دوو ڕۆژە لەوانە هەیە بۆچی ئەو تەنها بە وشەیەکی هیچ جۆرە پاڵپشتێکی نەکرد وەمە پرسیارە بکەم لە جەنابی پارێزگار بۆچی ڕۆژانە 11 کەس لە کوردستانە تووشی نەخۆشی شێرپەنجەیە بێت ئەگەر هیچ کێشەیەک نییە ئەو هەموو ئۆتۆمبیلە بۆ هەیە پرسیارە بەڕێزم پرسیارە من پرسیارەکەم کوا هێڵی گشتی لە ناو شاری سلێمانیە لەنە کۆتا پرسیارم ئەوەیە کۆتا بابەتیشم ئەوەیە ئەخر ئەو بەڕێزە یعنی لێرانە کاتی ئەوە نەبوو کە بێت چالاکەکانی محافەزەی سلێمانی باس بکات کاتێکیش کە باسی کردو بۆ نمونە ئێستا دارستانەکان باشە کۆتا قسەمە ناتوانانی دقیقم بیتێ من زیاتر لە 2 ساعتە لێرە چاوەڕێکم و گوێگرم ناتوانانی دقیقت بکەم بیتێ 1 دقە کۆتا قسەمە بەڕێزم ئەو ئاماژەی بەوە کرد کە لێرە نەمام ئەڕوێنن هەڵمەتی سەوزکردنەکە پاراستن لە پێش گەشەپێدانەوەیە کاتێکە تۆ هاوکێشەی پاراستنی ژینگە ڕەچاو ناکەی هیچ مانایەک بۆ گەشەپێدانی ژینگە نامێنێتەوە دارستانەکانی پێنجوێن بەهۆی کانەکانی دەرهێنانی بەردەوە وێران بوون بەهۆی دابەشنەکردنی سوتەمەنیەوە بە هەمان شێوە وێران بوون ئەوە گۆیژەیە کە دەیبینینەوە شاخ نەما پرسیارە بەڕێزم ئەمە خستنە ڕۆ پرسیاریشە بۆ هیچ ڕۆڵێک نیە بۆ حکومەتە بۆ هیچ ڕۆڵێک نییە بۆ پارێزگاریکردن لە ئەو دارستانانە لەو شاخانە بەهۆی کارگەکانی چیمەندۆ بە هەمان شێوە لە بازیان هیچ شاخێک نەما یان تۆ بینیتەوە لە ماوەی داهاتوە هەمووی وەکو بیابانێکی دەبێت هیچ شاخێک نەما بۆیە ژینگە ئەوە نییە کە جەنابی پارێزگاری حەقیقەت لایەو نییە و من بۆ خۆشم بەڕێوەبەری ڕێکخراوی سروشتی کوردستانم لە 2012 بە خۆبەخشانە کارەکەم لە پێناو داکۆکیکردن لە پارێزگاریکردن لە ژینگەی وڵاتە کاتێک ئێمە تێکۆشاوین وەزە لێرە نەمان دیکۆمنت کرد و جەنابیان پارێزگار نەبوو ئەگەر بکرێت لە دکتۆر محەممەدەوە دەست پێ بکەین بۆ پرسیارەکانەکەت وەڵام وەڵامیان هەیەیتەوە یا مایکەکە هاوڕێیان هاوکاران مەگەر مایکەکەمان پێ بێنن بە ئەرێ دەسوش بەڕێزەی کە باسی ژمارەی توشکوانی کرد بە شێوەیەکی گشتیمە لە 2007 بگرێت تا 2022 ساڵ 15 توشکوانمان پارێزگەکانی کوردستان ناوەڕاستی باشووری ئاشتیان بۆیە ژمارەکە ئەگەر بەو شێوەیە ژمارەیەکی بیرکاریانی سادە بێت لە 2012 هەزار توشکوان بێ 850 توشکوی پارێزگای سلێمانی هەبووە لە 2022 3323 توشبوون هەبووە دیکە 2800 توشبوون هەبووە یعنی بۆیە بەم شێوەیە ئەشمارمان کردووە ئەگەر شێوەیەکی ڕوونکردنێکی زیاتریش بن با لە مناڵانە بن توشبوون مناڵەکە یەکە مەسەلێکی زۆر هەستیار بە لە ساڵی 2012 145 توشبووی مناڵمان هەبووە شێرپەنجە لە سلێمانیە لە ساڵ 45 توشبووی پارێزگای سلێمانی بوون لە ساڵ 55 پارێزگاکانی عێراق و هەرێمی کوردستان بوون لە 2022 بۆ 2015 توشبووی تۆمار کراوە کە لە ساڵ 85 توشبووی پارێزگای سلێمانی چی وەکو ڕێژەکە چ ژمارەکەڵا خیاڵ بەڵێ لە زیادبوونایە سەبار بۆ بەڕێزەی کە ڕۆژنامەی سەر بۆ پاشەوەی پزیشکی من بەڵێ ئەوەی کە زانیاری پێ لەسەری بە پێوە بەڵام پێمەوە لە 2007 یان هەژ نەبوو پرۆژێک پارێزگاشە بوو کە دەرێک کۆمپانیای بێ پاکێژێک بۆ پاشەوەی پزیشکی نەخۆشخانەی هیوا دابنێت بەداخەوە هیچ کۆمپانیایەک نەبوو کە لەسەر ئەستی هەیەی کوردستان و عێراقا پێشکەش بکات تام کاتی کێمە قسیتیاگەن پاشەوە بەڕێستەڵی بەڵێتێکەڵی پاشەوەی ئاسەریە بێتەوە بەڵام وەکو پاشەوەی شڵەبێت پاشەوەی ڕەخناوە پاشەوەی شڵەبێت ئەوەی کە ناگەم چەند مانگێنەوە پێش خۆشبەختانە ڕێکخراوی UNDP کە یەکێک من ڕێکخراوانی کە هاتنە ناو بابەتێکەوە کە بەڵێنەنا کە ئەوان ئەو پرۆژێت تەبەنا بکەن بەڕاستی پرۆژەکەشە توکیو بەڵام ئەوەی کە مثال موافقەی لەسەررا ئەوان جەشیان متحدی کردو کە بخەنی واجب بەڵام کاتەیەکەن سیتیاکەین
بەڵێ تێکەڵی پاشەڕۆی ئاسایی دکتۆر پرسیارەکەم شتە بوو ئایا مەترسی هەیە بۆ سەر ژینگە و ژیانی مرۆڤ و سێرکە ئێستاکە فڕێگێت نەکس پاشەڕۆی نەخۆشخانەکان هەموو جۆرە پاشەڕۆی بەڵێ ڕاستەوخۆ پەیوەستە بە تەنووسیە ماڵەوە ئەم بە شێوەیەکی گشتی پێ بڵێن هیچبوونی ژینگە بە هەوا باسەکەم بە خاک باسەکەم بە ئاو باسەکەم پەیوەستە ڕاستەوخۆ بە بەزبوون و ڕێژەی شێپەنجەوە بۆ یەک ئاماژەی بەڕێزی شتێک پێ ئامارەی ئێمەمان هەیە ئێمە پەیوەستین بە تۆمارکردنی شێپەنجەی دامەزراوە تەندروستیەکان کەمە یەکێکە لەو هۆکارانی کە بەکارێن و تۆماری شێپەنجە ئێمە لە وڵاتە کەم مامناوەندە توشبووەکان وڵاتە زۆر توشبووەکان وڵات پێشکەوتوەکان تۆماری شێپەنجان زۆر ژیان دیار پێشکەوتون دیار زۆر باشە دەستەکان خۆش دەکات دکتۆر بەشێکی بەش پرسیارەکان جەنابەکە مەسئولەتەکانی وەڵامی يعني بعض لي هنجاو بوش على سكة شيء طبي برزان هو تنها يعني بعضين شيء بعضين شيء جدا وبستكين بشيء بنجو تنها بشيء بنجو كيفتي جدا لوسيت ليا كزور لشيء بنجو يعني بعضين سيء كم ترمي أنا حطيتك أبي بيزن للدسبيع كمان حزة كم تبينيش بريس أراسلي بريس قاعد تدوها معك سبارت بسي هوا من توجهك بدس كود تعزي صار من هذا الاستوديو توجهك أم توجهك كدوا وبستي كدوا لنيوان أستيبوني دنكولي بي إم دا عبارة دا مايكروني ولا قل تيكشوني سيستمي مناعة الجسد وأماشي بيها وكهر دا للسطح يا دا مايكروغرام ده مايكروغرام بير كيوبيك متر زيادة كار لصار حوت تيكشوني سيستمي مناعة زيادة كسيستمي مناعة تيكشو أو كاترا سيستمي مناعة توشي الزهايمر بيت أشي أتاكي بابين أورجانا تندوستكاني لشتكار وزاني بابين فريم ده ياشتكي بيجانية بكتيريا فيروس كي داموية تلقى بجستبوا وأم حالة أبيتوي حوكتني يعني كوماليكي أندامي زوري لشت كاتبة واي أماجهم هل صار لصالي توازالو بستوديو طبيعي بو زانيالي برزل أويك تنها يعني أما مبالغة من الموضوع سركار بك إيشي هوا وتوشينوي هواءك ويساتو تلبي دراسات هي لو بوانا والتلبي شال بيسبع عند تمشيش ورقم الجهاز كبير كدين لحمو درجات معنا بدرجة بريز اشتغلوا يعني بشتواني مع النكرة أمريكا مع الأساسات بيقوم عن كريبو بيواني سي غاز بكر كلبي بكر هوا أم توشينوي كالجواري كني ودولتي بوا معكم طبيعي سبارت ببرسيتشي ببرسي حمو عودن كولانا لبرج هوا خوشبختانه من امريكا بيش تصال كريوه بعدكي يعني كم بو نقصان بو باي حوصل دولار بو لزحساني تلبكه هناما وام امريكا ما تستوى ايش لتشوارد جيجي شاري سليماني بدواشو عن كل لسدم كولا كان لسدم كولا بي ام يك بي ام دونيو بي ام دا كيتشكا لا يعني وابستي بم تويشنوي وابستي بم تويشنوي كسيرة كان للزوري جيجاي شاري سليماني بيتي دنكوغان استي بيوري ابايتي بساندو بالنسبة لي كوجاري بيوري نيا بودونيو تنها 500 مايكروغرام بير كيوبيت متر رقبتها حركاتك لو زايد يعني او هوايات تدرس نبو هالشي جاء او دنكوغانا وزانيالي برزل سرچاوي جوازي بيكاتي كيميائي جوازي او انت برز كاكو دارا اماجي بك سبارت بتخم قرصكان اما هشور تخمي قرصي شمان تياري كدوا تخمي قرصي باندازه تيايا يعني بابلين جيجي قبومي بروكارك شي درتو بوشي اما بلا طبيعي اما بابتي شي كنيا والله من برسيارك هم بينو توانين اما الزوري اوجي يعني كبيواني دم والله كان مع كدوها هواكي تندرسني اما تعذر تعرفين توجدوني كذا سوشيال اجتماعي كده هم انجام ما ولا قلت لك دراسات دكتور جان او
دكتور جان تلوث امريكا كان الاستعماري كان ما بيقول امريكا كان الاستعماري كان ابي وبلاودي اوكل نقدر ما بالاستعماري هواء قاد والله ما هم قالوا كيسه بحزمانك يا دكتور شلونك يا دكتور شلونك يا دكتور ابو طبيعي اما مش راسي هو بس بس داوينا منك دعوه رسميه الان سبق زانكوها حشتي زانكوها مسلم على راسك مسلم اجا لشارك ما بصين كستوجينون سن بابتاك هشت مسكي مونيتريني هواها لشاري سليماني بيش قال بدل ويك بانص صار من محاولات مشي شي قبلته بحمو شويه اصلا دادت تاو كو يستا مسكي شاوديري هواانيه كامل أوهني آوا بريز آوا برسال سفارة برسالي بريز كان محمد سفارة سفري إيوه قال خمني سفري دارو كاريجني يعني لسر شيدكتا أود دوا توجينا ويزانستي سفارة ومادة بلاستيك كذا قديش بوينك يعني أما كيس هيك كلا ولا صار 1980 ساعة ما هو شو صار كذا شنو 8000 ريال دراسة نزل كلاوة مادة بلاستيكي بدل لو تكري هرمون كذا بوته هركاري ويكش ماريس بيرن لايت بياو كم كاتو أما فاصلين تويش أما كوما بتويشري يعني كوما بتويشري نيو دولتي ضد عن الصالة وأمس صالة تريش تويشنون زي ما طبعا اگر بخوره چون با میکانیزم هست اما که شما نوع زور جا بترسانی عراقی و اشترا داد شو مكان الكونفرنس كان على هذا شديد وخروج قال انا دانيش ريكورد الكراوه تابنتي يعني بس مباريا هي اول يعني تازتين تصريح جواني وسيري سرشاوات كان العراق مني كان جنابتنا دا او دا هاتي اوي لتوكيا وبمانت لصدح حتى كم يقبل اما بقي او توجينواني كوابي شو كله بردسمان بو كجبيني ما نكر 2025 2030 اسي اوي ديش دو فراد العراق بروجي صدح 50 امريكا دويني جنابي وزير بي ام اي وين بحسي يعني شوكينا يعني براسي وكارساتك زور لو بدرا انجا دوغ ايرانيش اوي كيوي بين براساني بين دوغ ايران دار